بە درێژایی 50 مەتر شاخی هەیبەسوڵتان بە یەک پارچەیی و بە بەرزایەکی زۆر کەوتوتە ناو شەقامەکە و شەقامەکەی بە تەواوی داخستوات. ئێرە ڕێگای هەیبەسوڵتانە ڕێگای سەرەکی هاتوچۆی نێوان قەزای کوێ و دەڤەری ڕاپەڕینە واتە شار ڕێگایە. لەم ڕێگایەدا بەهۆی ئەو بارانە زۆرەی کە باریوە لە سنوورەکەدا شاخەکە بە یەک پارچەی هاتوتە ناو شەقامەکە و لە ئێستادا هەرچەندە تیمەکانی ئاوادانکردنەوەی کوێ سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن بەڵام وەک خۆیان ئاماژیان پێدا قورسە بتوانن ئەم تایۆرە گەورانە بە ڕێگەی شۆفڵ لا بدەن و بۆیە پێویستیان بە حەفارە و دەقاقەیە بۆی تایۆرەکان بشتێنن پاشان فڕێ بدەنە خوارەوە. وەک ئاماژەم پێکرد بە درێژایی ڕووبەرێکی یەکجار زۆر شاخەکە بە یەک پارچەی هاتوتە خوارەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 65 ملیۆن باران بارین لە قەزای کوێیە بەپێی ئاماری بەشی کەسناشی لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کوێیە باران باریوە. لەگەڵ کۆسەر حەمەد بەڕێوەری ئاوادانکردنەوەی کوێیە گفتوگۆم کرد وتی ئێمە هەرچەندەمە سنووری ئێمە نییە بەڵام ئەوان هەماهەنگیان هەیە و بە بەردەوام ئامێرەکانیان لەسەر خەت دەبن وتی ئامێری پێویستشان نییە بەڵام پێویستمان بۆ هەیە ئێستا لە ئێستادا ئامێریان بەکرێ گرتووە بۆ ئەوەی بیهێنن و بێن شەقامەکەی پێپاک بێنەوە. ئەو وتی چاوەڕە دەکەین و هەوڵ دەدەین بە زووترین کا شەقامەکە پاکەینەوە هەرچەندە ڕووبەرێکی یەکجار زۆری شەقامەکە داخراوە تا ئەو سەر و پێویستی بە کارکردنێکی یەکجار زۆر هەیە. لە کاتێکدا کە شەقامەکە داڕماوە بەشێک لە بورجەکانی کارەبا یاخود عامودەکانی کارەباشی لە پاڵ خۆیدا بردووە. ئەم ڕووداوە لە ئەم درێنگانی ئەم شەودا ڕوویداوە و لە کاتژمێر 6 بەدواوە کاتی هاوڵاتیان دێن دەبینن ئەم ڕێگایە بە تەواوی داخراوە دەگەڕێنەوە و لە کاتژمێر 8دا تیمەکانی ئاوادانکردنەوە ئاگدار دەکرێنەوە و دەگەنە شوێنی ڕووداوەکە. بۆیە لە ئێستادا هەوڵێکی چڕوپڕ هەیە بۆ ئەوەی بتوانن شەقامەکە بکەنەوە. بۆیە لە ئێستاشدا هاتوچۆی کوێیە و ئاوادانکردنەوەی کوێ داوا لە شۆفێران دەکەن بەی شێوەیەک ئەم شەقامە بەکارنێنن چونکە هیچ ڕێگایەکی دەرچوون نییە پێدا تێپەڕن.